ئێمە وەکو کۆمەڵێک لایەنی سیاسی و چالاگوان و ڕۆژنامەنووس و ڕۆشنبیر و مامۆستای سنوورەکە و کۆمەڵێک خۆبەخش کۆمەڵە گەنجی خۆشەویست وەکو ئەم گەنجانە ئەم تەلەبانە کەمپینێکمان ڕاگەاندووە. کەمپینەکە لەسەر ئاستی نەحەی زەڕایانە وارماوە، نەحەی زەڕایان و قەرەگۆل و نەسر و گوندەکانی بنار و چواردەور و بە قەزای شارەزووری خۆشەویستەوە ئەگەر بتوانن هاوکاریەکانیان بێنن بۆ ئێرە و هاوکاریەکە دیارە بۆ براکانمانە لە ڕۆژئاوای کوردستان کە ئەبینین چیان بەسەر هاتۆ و ماڵوێران بوون و قەتڵ و عامەکرێن وەکو ناتوانین بچین بەهانەیانەوە و شەڕیان بۆ بکەین و فیشەکی بتەقێنین ئاوشانی ئەوان با بتوانین بە خواردن بە زیاتر خواردەمەنیمان پێویستە وشکەمەنیەکان بەتانی دایبی شیر ئەو شتانەمان پێویستە داواکارین لە خەڵکی سنوورەکە بێن بەدەم کەمپینەکەمانەوە. دیارە کەمپینەکە دوو ڕۆژماندانەوە ئەمڕۆ سبەینێ چیان پێکرێ بێن هەم شتێکی ئینسانی نەتەوەی ئەخلاقی دینیشە. جا زۆر سپاسی مامەسایانی ئاینی شەکەین دیارە هاوکارێکی باشمامون ڕۆژی هەینی بە خەڵکەکان ڕاگاندووە دووبارە داواکارین لە مامەسایانی ئاینی بەڕێز و هەم سەردانیشمانگەن و هەم لە مزگەوتەکانەوە بە خەڵکەکان بڵێن بێن بە دەمانەوە زۆر سپاسانە. کاتر خواردن وشکەکان با بڵین برنج، نۆک، نیسک، ساوەر، فاسۆلیا، بەتانی، شیر، دایبی ئەوانە زۆر زەرورە ئەگەر بیهێنن.